سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بە گەشتیاڵەکانی سەرلەبانی ڕۆژی سێشەممە لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. کۆبوونەوەی خانەنشین کراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، ڕاگەاندنی ئەنجومەنی ژینگە پارێزانی سەقز سەبارەت بە ئازاد ئەمینی، چوونە سەرەوەی ڕێژەی دەست بە سەرکراوان لە زاهیدان، ناڕوونی چارەنووسی فەروخ سەمیعنیە لە بەندیخانەی ڕەشت، دەست بە سەرکردنی مەریەم لوتفی لە شاری تاران، کوژران و برینداربوونی 40 کەس بەهۆی تەقینەوە لە نیجەریا. درێژەی هەواڵەکان، کۆبوونەوەی خانەنشین کراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە دەیمانگی ڕەزبەر، خانەنشین کراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە خراپی دۆخی مەعیشەت کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان، خانەنشین کراوانی مخابرات لە شارەکانی ورمێ، سنا، کرماشان، ئیلام، زەنجان، تاران، مەشهەد، ئیسفەهان، عێراک، ئەهواز، یاسووج، ئەردەبیل و تەورێز دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەت خۆپیشاندانیان کرد. خانەنشین کراوانی مخابرات خوازیاری چوونە سەرەوەی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسان سازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوو. ڕاگەاندنی ئەنجومەنی ژینگە پارێزانی سەقز سەبارەت بە ئازاد ئەمینی. ڕۆژی دووشەممە دەیمانگی ڕەزبەر، ئەنجومەنی ژینگە پارێزانی شاری سەقز سەبارەت بە ناڕوونی چارەنووسی ئازاد ئەمینی ڕاگەیاندنێکیان بڵاو کردەوە. لە بەشێکی ئەو ڕاگەیاندنەدا هاتووە ڕۆژی هەینی 24 خەرمانانی 1402 ئازاد ئەمینی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ ئیتلاعاتی شاری سەقز ڕاگوێزراوە. ناوبراو لە ڕێکەوتی 25 خەرمانان بۆ ئیتلاعاتی شاری سناک گوازرایەوە و تا بە ئەمڕۆ چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ئەنجومەنی ژینگە پارێزانی ژیانی سەوزی سەقز ڕایانگەیاندووە ئازاد ئەمینی ئەندامی بەڕێوەبەری ئەنجومەن یەک لەو دەگمەن چالاک و دڵسۆزانەی کۆمەڵگەیە کە بەشێک لە ژیانی خۆی بۆ بنیاتنانی کۆمەڵگەیەکی بەختەوەر و دوور لە تونند و تیژی و بەتایبەت ڕازاندنەوەی ژینگەیەکی خاوێن و دوور لە سووتان و کاولکاری تەرخان کردووە. ئەنجومەنی ژینگە پارێزانی سەقز داوا لە دەستگای داد و شوێنە ئەمنیەکان دەکات کۆتایی بە بەندکردنی ئازاد ئەمینی و هەموو ئەو کەسانەی کە لەسەر قسە و راپۆرتی بێبنەما و بێبەڵگا گیراون بێنێت. چوونە سەرەوەی ڕێژەی دەست بە سەرکراوان لە زاهیدان لە ڕۆژانی 7 تاکو 9 ڕەزبەری 1402 بەلانی کەم 216 کەس لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بە سەرکراون. بەپێی زانیاریەکان لە ناڕەزایەتیەکانی هەینەی خوێناوی زاهیدان تا بە ئەمڕۆ زیاتر لە 216 هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ئێرانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. جێگای ئاماژەیە کە تا بە ئێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردنی ئەو هاوڵاتیانە و شوێنی ڕاگیرانیان لەبەردەستانیە. ناڕوونی چارەنووسی فروخ سەمیعنیە لە بەندیخانەی ڕەشت. بە دوای تێپەڕبوونی 40 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی فروخ سەمیعنیە لە زیندانی لاکانی ڕەشت چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی راپۆرتەکان، فروخ سەمیعنیە بە تۆمەتەکانی تێکدانی ئاسایشی گشتی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ئەو شارەوە دەست بەسەر و ڕاگوێزی بەندیخانەی لاکان کراوە پاش تێپەڕکردنی 40 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی ئەو چالاکە مەدەنیە چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. جێگەی ئاماژەیە کە ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. دەست بەسەرکردنی مەریەم لوتفی لە شاری تاران. ڕۆژی دووشەممە دەیمانگی ڕەزبەر، مەریەم لوتفی ڕۆژنامەوانی شاری تاران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ئەو شارەوە دەست بەسەر کرا. بەپێی زانیاریەکان، مەریەم لوتفی بەهۆی ئامادەکردنی راپۆرتێک سەبارەت بە باری تەندروستی کچێکی لاو کە لە نێو وێستگەی مترۆل لە هۆشخۆی چوو بوو، سەردانی نەخۆشخانەی فەجری شاری تارانی کردو
بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. کوژران و برینداربوونی 40 کەس بەهۆی تەقینەوە لە نیجەریا. ڕۆژی دووشەممە دەیمانگی ڕەزبەر بەهۆی تەقینەوەی تانکێرێکی سوتەمەنی لە نیجەریا زیاتر لە 40 کەس کوژراون و بریندار بوون. بەپێی راپۆرتەکان بەهۆی وەرگەڕان و تەقینەوەی تانکێرێکی هەڵگری سوتەمەنی لە نیجەریا بەلانی کەم 10 کەس گیانیان لەدەستا و زیاتر لە 30 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران کە باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. برینداربوونی 38 کەس بەهۆی ئاگرکەوتنەوە لە میسر. ڕۆژی دووشەممە دەیمانگی ڕەزبەر بەهۆی ئاگرکەوتنەوە لە شاری ئیسماعیلیەی میسر زیاتر لە 38 کەس بریندار بوون. بەپێی زانیاریەکان بەهۆی ئاگرکەوتنەوە لە فەرمانداری شاری ئیسماعیلیەی میسر بەلانی کەم 38 کەسی مەدەنی ئەو شارە بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانە کران کە باری تەندروستیان ناجێگیرە. بەوتەی پۆلیسی میسر لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە و هێشتا هۆکاری ئەو ڕووداوە ڕوون نەکراوەتەوە کە ئەمە دوایین هەواڵنامە. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.